شەهید نامرێ ئێستان خۆش خیانەتێکێ لە گرتنی ڕێبەر ئۆجەلانیشدا خیانەتێک هەیە تەنانەت کەسانێک هەبوون لە ناو پەکەکەشدا هاوکار بوون لەم پیلانگەرەدا کە لە ئەوروپا لە کاری دیبلۆماسیدا بوون ئەو کاتە و لە ناو دەرەوەی پەکەشدا هێزگەلێکی کورت هەبوون کە بەشدار بوون وەکو باسم کرد ئیتفاقیی واشنگتۆن طبعا ئەم پیلانگەریە پێویست بوو هەڵوەشێتەوە پێویست بوو گەلی کورد لەم پیلانگەرە تێبگات کاتێککە ڕێبەر ئۆژەلانیان دەستگیر کرد ئەوان چاوەڕێ بوون کە ڕێبەر ئۆژەلان دوو هەڵوێست نیشان بدە یان ئەوەتەیە تەسلیم دەبێ وەکو هەندێک لە سەرکردەی کوردەکان کورد یان ئەوەتەیە خۆی ئەکوژێ ئیترکە ئەگەر خۆی کوشت ئەوە کۆی پیلانگەریەکە و کۆی شتەکە کۆتایی پێدێ کورد بێ ڕێبەر بێ پێشەنگ بێ ستراتیژ ئەمێنێتەوە کورد دەکەوێتە ناوخۆی ئەگەر تەسلیمیش بوو ئەوە باشتریش دەبێتە پیۆنێک و ئەوە بەکاری دێنن بەڵام ڕێبەر ئۆژەلان وەک خۆشی دەڵێ بیریان لەوە نەکردو من نەخۆم ئەکوژم ئەوەنە بێهێز نیم خۆم بکوژم ئەوەندا بێدەسەڵات و بێچارە نیم کە خۆم بکوژم لە هەمان کاتیشدا ملکەش نابم بۆیە پێویست بوو کە ڕێی سێم بگرێتە بەر ڕێی سێم چی بوو یەک پێویستە ئەم پیلانگەریە کەشف بکرێ ئاشکرا بکرێ بۆ ئەم پیلانگەریە دوو لە بەرامبەر ئەم پیلانگەریە پێویستە تۆ قەڵەمبازێکی نوێ هەڵمەتێکی نوێ بکەی بۆی کە تۆ بتوانانی شۆڕش سەر لە نوێ لەسەر پێی خۆی بوەستێتەوە تاوان ئەوەی کە پیلانگەری هەڵوەشاندەوە سێشت بوو یەک هەڵوێستی جەربەزەیی و نەتەوەیانەی گەلی کورد چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات چ لە ڕۆژاوا چ لە ئەوروپا گەلی کورد بەڕاستی خاوەندارەتی لە ڕێبەری خۆی کرد گوتی مادام ڕێبەرەکەی من لە بێناوی من تێکۆشانی کردووە لە پێناوی من دەستگیر کراوە منش خاوەندارەتی لێکم هەر ئەو کاتە تەنیا لە شاری ورمێ نزیک بە 28 کەس لە سەرهەڵدانی خەڵکی شاری ورمێ شەهید کەوت لە سنە بەدایان کەسی تر بامان شێو لە سلێمانیا هونەرمەندێکی گەورەی وەکو سیروان ڕەوف شەهید خۆی سوتاند لە ئاستی باکوور و باشوور ڕۆژهەڵات و ڕۆژاوادا گەلێک جیانباز چ بە چالاکی جیانبازی لە بەرامبەر ئەرتەشی تورکیا چ لە شێوازی دیکەی چالاکی بە جیانبازی پەرژینێکی ئاگرینیان لە دەوروبەری ڕێبەرەکەی خۆیان دروست کرد هێرشیان کردە سەر پەکەکە ئەو کاتە پەکەکە نەیەزانی ئەم هەموو هێرشە بۆ ینی دەوڵەتی تورک لەلایەک عشایرە سەرۆک عشیرەتە کوردەکانی کە وابەستەن بە دەوڵەتی تورکیا لەلایەک هێزە کوردەکان لەلایەک شۆڤینیستەکان لەلایەک فاشیستەکان لەلایەک بۆ دواتر دەرکەوت کە ئەمانە هەمویان لە یەک شوێنەوە ئاراستاکرێن کە CIA لە بەرامبەر ئەم بزوتنەوەی هەڵوێستی وەگرتووە بۆ چووکە بزوتنەوەیەک سەربەخۆیە لە راپۆرتێکدا کە کنسڵخانەی ئەدەنا ئەمریکا بۆ سەفارەتی ئەمریکا لە ئێرانە چونکە ئەو کاتە ئێران شانشایی بوو CIA هەمووی CIA ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی لە ئێرانەوە ئاراستاکرا راپۆرتێکی کنسڵخانەی ئەمریکا لە ئەدەنا بۆ این نووسراوە بۆ سەفارەتی ئەمریکا نووسراوە لە ئێران نووسراوە بزوتنەوەیەک پەیدا بۆ ناوی ئاپۆیە یان ئاپۆجی ئەمانە ئەوەنە بەهێزن وەکو لێشا و وەکو لافا و گەورە ئابن ئێمە ئەوەندەی لێکۆڵینەوەمان کردووە نازانین ئەم بزوتنەوەیە سەر بەکەیە سەر بە ئێمە نییە ئەنی ئەوان دەڵێن سەر بە ئێمە نییە بەڵام نازانین سەر بەکەیە وەکو دیارە زۆر مەترسیدارە لەسەر دۆستەکانی ئێمە بۆیە پێویست دەکات ئێمە لە بەرامبەریدا هەڵوێز وەربگرین پێشنیار دەکات یەک پێویستە سەرۆکی ئەم بزوتنەوەیە لە ناو ببردرێ واتە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە ناو ببردرێ دوو ئەگەر ناتوانێت لە ناو ببردرێ دەبێت تەشهیر بکرێ ینی ناوی بزڕێندرێ دوو پێویستە کادرە ئاساسەکانی کە ئەم بزوتنەوەی بەڕێوە ئەبەن لە ناو ببردرێن ئەوە بۆ حەقی قەرار و گەلێک هەواڵی دیکە لەو کاتە شەهید کران سارح کەنداڵ و جومەتاق و گەلێک هەواڵی دیکە بەم شێوەیە شەهید کران و پێویستە هەموو دۆستانی ئێمە لە بەرامبەر ئەوانەدا بکەونە هینی هێرشەوە پۆزیسیۆنی هێرشەوە هێرش بکەنە سەرم بزوتنەوەیە بۆیەش ئەو دوایی ئاشکرا بووکە لەو کاتەوە سیستەمی نێودەوڵەتی جیهانی کە ئەم بزوتنەوەیە یەک فیشەکی لە بەرامبەر سیستەمی وەکو ئەمریکا و بەریتانیا نەتەقاندووە بەڵام ئەوان
دەرک بەواکە کە بزوتنەوەیەکی نوێ دەیەوێت تەواوی ئەم پیلانگەریە هەڵوەشێنێتەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە سەبرەمای لۆزان و دەوڵەت نەتەوە ئەوانە پێکەینە.